بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشویستانم عزیزانم، سلام و رحمت و مهربانی خی گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارەش بەو لایڤە بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست گەیشتمەوە بە ئومێدی ئەوەی بتوانین لەو کاتەدا سوود و قازانجێک بە یەکتر بگەینین بە ئیزنی ئەڵڵای. خۆشەویستانم، پێشەکی سوپاسان دەکەم کە ئەو قسە جوان و ڕێک و پێکانەتان نووسی بوو لە محازەرەکانی ڕابردوو، لە محازەرەکەی ڕابردوو، لە لایڤەکەی ڕابردوو. جێی دڵ خۆشکەری ئێمەیە و سوپاسان دەکەین و خی گەورە جەزای خێریتان بداتەوە. ئەوە هەمووشی هەر لە حوسنی زەنی بەڕێزتانە. پێم خۆشە ئەو جارش هەر تەواوکەری ئەو بابەتەی ڕابردوو باس بکەین کە چۆنیەتی مامەڵەی دروست لەگە کێشە خێزانیەکان. طبعاً ئەوە دووبارە ئەکەمەوە برایانم، خوشکانم، ئەو کەسەی نەزانی مامەڵەیەکی دروست لەگە کێشەکانی ناوماڵی خۆی بکە، بەڕاستی کێشەکانی خۆی جیهان بچووکە گەورەی ئەکاتن. بەڵام مامەڵەی دروست ژیرانە و عاقلانە و حەکیمانە لەگەڵ کێشەکانی ناوماڵ جیهان کێشە گەورەی بچووکی دەکەیەوە. زۆر پێویستمان بەو علمە هەیە، بەو حکمەتە هەیە، بەو قسانە هەیە کە ئێمە چۆن بتوانین تەعاملێکی دروست و ڕێکوپێک و عاقلانە و حەکیمانە و شەرعیانە لەگە کێشەکانی ناوماڵی خۆمان بکەین، بە ئومێد ئەوەی بتوانین ئەوەی کێشەیە نەیهێڵین، ئەوەی غەم و پەژارەی لە ناو ماڵەکانمان نەهێڵین، بەڵکو ماڵەکانی خۆمان بکەین لە شادی و لە پێکەنین و لە تەوەر ئینشاء الله. مان جارێکی باس کرد، دووبارەی ناکەمەوە، خاڵێکی تری گرنگ کە لەگە کێشەکان دەیکەین ئەویش ئەوە دەبێت ئەو ژن و ئەو پیاوە ئەگەر هاتوو کێشەیەکیان هەبوو کاتێکی گونجاویان دانا لەوەی دابنیشن ئەو کێشەیە حەل بکەن و زۆر بە قسەی خۆش و بە ڕێک و پێک بەبێ زبانی زبر و تووڕەیی و ناڕەحەتی دەستیان بە قسان کرد. بەڵام یەک لە هۆکارەکان ئەوەیە کە نابێ هەستن هەتا کێشەکەی تەواو دەکەن. زۆر گرینگە نەکەن ئەگەر لە ئەسنای قسە و گفتوگۆ و حیوار و دانیشتن و قسە هینان و بردن ئەگەر نەگەیشتە حەل نەرن دەی لێگەڕە مادام حەل نەبوو بەهەستی نە هەرمەستن خوشکم، برام، ئەزیزانم، خۆشەویستانم، هەرمەستن هەتا کێشەکە حەل دەکەن. چکاگە سعاتەکی نەویست با 2 سعاتی بوێ، با 3 سعاتی بوێ، میم ئێوە هەر نەسن هەتا کێشەکە حەل دەکەن. چکە زۆر جاران کێشەکە حەل دەکرا، بەڵام ئێوە تاقەتان لە یەکتر نەما، ئێوە خوڵقی یەکتر تان نەما، هەستان کێشەکەتان حەل نەکرد، بۆیە کێشەکە گەورەتر ئەبێتن. یان ئەستەن مەجالێک کە دروست نابێتەوە وەکو ئەو مەجالە دانیشن کێشەکەی حەل بکەن. زۆر گرینگە بەڕاستی چ پیا و چ ئافرەت ماندی نەبی بەوەی کە دادەنیشی کێشەی لەگەڵ یەکتری حەل دەکەن. نابێت بە هیچ زۆرێک ئەو کێشەیە تەعجیل بکرێ بۆ کاتێکی تر، دەبێت ئیلا ئەو ڕۆکە ئەم کێشەیە حەسم بکرێ لە کۆڵی کەینەوە با حەلی کەین بە ئەو عاجزی و ناڕەحەتیە لە ناو ماڵی ئێمەدا هەر بگیرێ. ئەمە زۆر گرینگە ئازیزانم، ئەبێت کێشە حەسم بکرێ، نابی بێهێڵینەوە لۆ کاتێکی تر، چکە احتیمالە کاتێکی تر گونجاو نەبێ، احتیمالە کێشەی گەورەتر و ناڕەحەتتر پەیدا ببێ، احتیمالە ئەو دوانە ئیستعدادی نەفسیان نەبێ کە دابنیشن، بۆیە کێشەکەش هەردەمینێن لە ناو ماڵیان و ئەو دڵ عاجزی و دساردێش لە ناو ماڵیان و لە ناو بینی خۆیان هەردەمینێتن. خاڵێکی تر لە شێوازی تەعاملکردنیەکی دروست لەگەڵ کێشەکان ئەوەیە نابێ بە هیچ زۆرێک ئافرەت بە هیچ زۆرێک داوای تەلاق بکە ئەگەر کێشەکە حەل نەبوو. یعنی زۆر جاران دەبین کێشەک لە بینی ژن و پیا و ڕوو دەدا، کێشەکە بڕە گارەگار و بڕە مەسەلەن فەیدەوێ یاخود مەسەلەن ناڕەحەتێکی زۆری تێدا یەکسەر سوبحان الله ئەو ئافرەتە یەکسەر دەرێ ئەمن داوای تەلاق دەکەم. ئەمە زۆر غەڵەتە خوشکانی گەورە. قەت بەو قسەی تو مشکلەی تو حەل نابی، پێم خۆشە بزانی بەو قسەی تو
مشکلەی تو حل نابی کە برێ پیاوەکە دەی تەلاقم دەدەی لە کۆڵ ئەو مشکلەی بە یەک جاری ببین و بە تەواوی کەین ئەو ژیانەی لە بین یەکترماندا هەیە نەخێر بابی خۆم ئێوە خی گەورە هەردووکتانی بە قسمەت یەک کردووە ئەوەکە یەکترتان خۆش دەوێ بە دڵی یەکترن خی گەورە ئەو هەموو ناز و نعمەتەی پێبەخشیوەنە بۆ لە خۆتانی تێک دەدەن خاستەن ئافرەت زۆر جاران سەبر و تحملی نییە بەرامبەر کێشەکان یەکسەر داوای تەلاق لە پیاوەکەی دەدەکات دەرێ دەی پێم خۆم دەی لە کۆربینەوە بە یەک جاری ئەو مشکلەی ببڕێنینەوە زۆر غەڵەتی هەڵەیەکی گەورەیە کە خوشکانی بەڕێزی من ئەیکەن لە کاتێ مامەڵەکردن لەگە کێشەکانی مێردەکانیان یان منداڵەکانی دا بۆ بە هیچ زۆرێک نابێ ئافرەت بەڕاستی داوای تەلاق بکە لە کاتی دانیشتن و کێشە حەلکردنەکانیان خاڵێکی تر کە زۆر گرینگە قەت ینی ژن و مرد بێ ئومێد نەبن کە ئەو کێشەی حەل نابیتن زۆر جاران دەبینی هەندێک کێشە هەیە لە بەنی ژنی مردان دوول و تەفسیل دەکێشی یان بڕک ناخۆشی دەکەوتە ناوێ ئەترافی سێم دەکەوتە ناو مشکلەکان مشکلەکە گەورە دەبیتن دەبین بێ ئومێدیەک دەکەوتە دڵیان کەەوە بەخوا ئەو مشکلە تازە حەل نابی تازە ماڵم هەر لێ تێک دەسی نەخێوانیە بڕوا بکە مشکلە هەرچەندە گەورە بیتن بەس ئێوە لە سەرخۆ بن بەس ئێوە ئارام بن بەس ئێوە هێدی بن بەس ئێوە دڵپاک بن بەرامبەر یەکتری خی گەورە إلا بينتان كودا كاتو ومشكلتان لبيني لا دبا وإن يريد إصلاحا يوفق الله بينهما خواب خويا فرمي بس أوان إصلاح يان دوية لناخيان دا كأسن دادا نشين مشكلة كحل دا كان لناخيان دا قرار یان دابی کە ئەمە دەسم ئەو مشکلی حەلکەم نەکەتو کە پێش ئەوەی دانیشی لە ناو دڵی خۆ نابرێم هەلەگەری پێک نایم بەڵام تازە ناچارم دەبی دابنیشم لەگەری قسام بکەم نام بە هیچ شێوەیەکی ڕاستی نابم هەر ئەو نیەتە خراپەیت و مشکلەکەت حەل ناکات بەڵام ئەگەر لە ناخدرا و ئین یوریدا ئیسلاحان لە ناخی هەردوو کەسدا لە بینی ئەو ژن و مێردەدا لە ناخیان ڕا بەڕاستی ئەوە بوو نادەسم ئینشاڵڵا مشکلەکەش حەل دەکەم و لێ ناگەڕم مشکلەکە زیاتر دوور و توڵی بچێشیتن بڕوا بکە هەر ئەو نیەتە باشەوە دەکە مشکلەکەیان حەلکە بۆ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای دەبی دوو کەسی نار مشکلەی ژن و مێردێکی حەلکەن کاتێک کە گەڕانەوە گوتی هات چ بوو تۆڵە قوربان حەل نەبوو فەرمووی نەخێر والله حەل دەبوو بەڵام ئێوە هەرکە چۆن نیەتی ئەوەتان نەبوو کە حەلیکەن زانەوە زۆر گرینگە إن يريدا إصلاحا يوفق الله بينهما براستي نيتي باك لجور راءتو آمادة باشيتها بك أو مشكلة دم يحلكم براستي نامي أو مشكلة أو دا بمنيتو لغا ميردكم يان لغشنكم نا بس باكو تاي ببينين أو بينمان أو سارداتي بروا وخوشي وخوش گوزراني بقريتو ناو ماليكم زبوي عزيزاني من زور گرینگە دەبێ مسبقا نیەتی باشتە بێ کە ئەو مشکلە حەل دەبی و قەتیش بێ ئومێد مەبە قەت بێ ئومێد مەبە چکە هەرچی مشکلەیە حەلی هەیە هیچ مشکلێک نییە لە دنیای حەلی نەبیتن ئەو سونەنی خی گەورەیە هیچ مشکلەیەک نییە حەلی نەبێتن بەڵام چێ هەتا ئەگەیە حەل و چارە سەرەکەی خۆی خاڵێکی تری زۆر گرنگ ئازیزانم خوشکانم برایانم ئەوەیە کە دەبی بەڕاستی ئەو ژن و ئەو مێردە هەندێک تەبیعەتی تایبەتی یەکتر هەیە بیناسن زۆر جاران ئەستەن مشکلەیان نییە ئەوانە هەر مشکلەیان نییە بەڵام نەزانینی تەبیعەتی یەکتری وەیان لێ دەکاتن کەوە ئەو مشکلەیان گەورەبی مەسەلەن ژن حەزی لێیە کاتێک کە پیاوەکەی دەستە دەرێ و دێتەوە دا سەفەرێ دەکا میوانی دێ هەر شتێک بیتن حەزی لێ لە ئەوەڵ لەحزە لۆی بگێرتەوە هەتا ئاخر لەحزە بەڵام پیاوە و تااقەتەی نییە کاتێک کە ئەو ژنە داوای لە پیاوەکەی دەکات باشە پیاوەکە ئەو سوێ سەفەرێ هاتیەوە چت کرد وڵە پیاوەکە دەرێت چوومە شارەکەی و چمە بازارەکەی و شتەکەم کرد و هاتمەوتەوە ئەو ژن ئەوە دەی ناوێ حەزی لێ بزانین سەعات چەند سواری تیارەی بووی سەعات چەند هاتیە خوارێ چ لە ناو تیارەی دیت پاشان کەنجی لەوێندە لە شارەکەی کوێت چ فندقەکی فندقەکە کوو بوو جادەکەی کوو بوو شوێنەکەی کوو بوو غورفەکەت کوو بوو چنانەکەت خوارد هەموو تەفاسیلی دەوێتن ئەمە تایبەتمەندێکی ئافرەتانە ئەزیزانم پیاوانی بەڕێز برایانم ئەوە تایبەتمەندێکی ئافرەتانە ئافرەت حەز لەو باس و خواسانە دەکەن دەوەرە ئەتوو لە خێزانت بپرسە لێ بپرسە ئەرێ ئەتوو توێ تازەی فلانی وەنیە یان چوینە فلان میوانداری وەرە لۆم بجێرۆ بزانە و بزانە حتى زیرەی دەرکەشە لۆ دەجێرتەوە یان هەمووی بتەفاسی دەجێرتەوە جێرانەوەی ئافرەت لە بۆ ئەحداث زۆر فەرقی هەیە لەگە جێرانەوەی پیاو لە بۆ ئەحداث
زابۆیە دەبێ ئەو تایبەتمەندێ ئافرەت ئێمە لە بیر دەکەین کاتێک کە دەمانەوێت کێشەکانی نێوانی خۆمان هەڵکەین. خاڵێکی تر ئەفرەت زیاتر حەز دەکا قسەی بۆ بکەی نەک تەماشایکەی، ئەمە خاڵێکی زۆر گرنگە. زۆر جاران پیاو حەز دەکات تەماشاکە، هەر بەخۆی خۆڵقی پیاوی تەبیعەتی پیاوی خۆی گەورە وای دروست کردی حەزی زیاتر لە تەماشاکردنە، تەماشای ئافرەتی بکە حەڵاڵی خۆی تەبعاً. بەڵام ئافرەت حەزی لێ قسەی لە بۆ بکەیت. لۆی ئێمە کاتێک ئێوارە دەچینەوە مارێ ماندی و مردی تااقەتی هیچمان نمایە هەنمان قسە کردیە لە دەرێ هەنمان برادر و دیتە و ئەوە کە دەچینەوە مارێ تااقەتی نیو کەلیمە قسەشمانە. تاوان ئافرەتەکە ئەو قسەی دەوێت دەبی قسەی لە بۆ بکەیت بزان چت کرد چ دیت چ خەبەر هەبوو خەبەری سیاسیشی ناوێ ئەوە چەند جار دووبارەم کردو ئافرەت خەبەری سیاسی ناوێ کاکە مرێ وەڵە ئەوە نازام کازمیان هەر بژاردێ ببتە ڕئیس وزەرای عێراق و کازمی ئەوە سیرەی ژیانیتی و پەرلەمان ئەوان ئەو قسانە بە سیفلسی سوتای ناکرێتن. ئەو دەوێ قەزایی خۆی قەزایی کە ئەوانەی بەخۆی مهتەمە پێی بە هەبوونی شمەکی جوان بە زلکی جوان بە مۆدیلاتی جوان بە قەنەفەی جوان بە ئەو مۆدیلاتانەی کە ئەو دەوێ ئەو سیستەمەی ئەو ژیانی پێخۆش دەکا و دڵی پێخۆشەیە ئەوانەی دەوێت لە بۆ باز بکەیت. زابۆیە دەبینی پیا و تااقەتی قسەیان نییە ژنیش حەزی لێ قسەی لە بۆ بکەیت ئەلێرە لێیان دەبتە مشکلە. زابۆیە بەڕاستی پیا و دەبێت ئەو ملاحەزە بکە ژن حەزی لێ قسەی لە بۆ بکەیت بەڵام پیا و حەزی لێ تەماشایش نێ بکە. خاڵێکی تر کە زۆر زۆر ئەمە گرینگە ئازیزانم ئەمە زۆر زۆر گرینگە ئەم خاڵە. تەبعاً پیاو کە تەماشای ژنی دەکا پیاو کە تەماشای ژنی دەکا بەس تەماشای چاوەکانی دەکا فەقەت ئەوەندە زۆر زاران دەبینی ژنەکەت خەناوکەکی جوانی کڕێڕێک و پێک لە بەریتی بە پێشت دادێ بەخۆی نبینی ئەو ئافرەتە هەر دێ و دەسی ئەرە دێر پیاوەکە چ گۆڕایە درویش نەگۆڕایە پیاوەکە چ دەبینی وڵی هیچ نبینم لۆچکە بەس تەماشای چاوی دەکە ئەسڵا نبینی خەناوکەشی کڕێ نەک ئەوە جار دەبینەوە ئافرەتە ماکسێکی زۆر جوانی کڕێ ئەوە ماکسەکەی لەبەر کردیا بیکاتە سوپرایز لە بۆ مێردەکەی ئەسڵەن ئەو مێردانیا هەستیش پێ ناکەەوە ماکسی گۆڕێ لۆ چکەم پیاو ئەوەندە تەرکیز ناکاتە سەر زلک و بەرگ و ئەوانە و چاوی حتا دەبینی ئافرەتەکە پرسی خۆی ڕەنگ کردیە مەسەلەن پرسێکی جوانی بەخەنەی سۆری کردی ڕەشی کردیە مەسەلەن ئەو خۆی جوان کردی و پرسی بەردایتەوە پێش پیاوەکەی دادێ پیاوەکە چ گۆڕایە وڵی هیچ نەگۆڕە هەروەکی خۆی جەوەکە گوڕەکو هیچ نەگۆڕە هیچ نبینی ناوەڵی هیچ نبینم ئەوە حاڵەتێکی تایبەتمەندی پیاوە نابێ ئافرە لێرە لێ بکاتە مشکلە نابێ برێ وڵات و هیچ احتیمام بە من نادەی ئەتو مۆزیبنی بە جوانی من ئەتو هەر ئەسڵەن ئەمن لە لای تو هیچ نیم احتیمامیشم پێ نادە ئەگە احتیمامم پێ بدەیت دەزانی کە ئەمن مەسەلەن بزانە چ دەکەم و چ ناکەم و چەند خۆم بۆت مادی دەکەم ماکسی جوان لەبەر دەکەم پرسم بۆ یاق دەکەم خۆم دەڕازێم بەڵام تو هیچ نبینی بابە خوشکانی بەڕێزم ئەمە تەبیعەتی پیاوە پیاو بە چاوی دەبینی ئەخەت نابێت و لێی بکەی مشکلەی لێی بکەی هەڵا زانینی ئەو تایبەتمەندیە زۆر کێشە لە کۆڵ پیا و ئافرەت دەکاتەوە یان بڵعکس ئەمما ئەگەر بزانە ئافرەت کو تەماشای پیاوی دەکە لە کراوی هەتا پێراوی ڕێک لە کراوی هەتا پێراوی دەبینی بە یەک لەحظەیە کە تەماشات دەکا یەکسەر دەزانێت ئەو کراسە ئی دوونێ لەبەرت کردەیاننا دەزانێت ئەو قاتێک لە بەرتە ئەوڕۆیان ئەوەی دوونێ دەزانی ئەو پێراوە ئی ئەوەی تازەکەیان کەونەکەی گۆریەکە هەمووی دەبینیتن برام یعنی دەبێ ئەمە زۆر زۆر ملاحەزە بکەیت ئافرەت کە دەبینی وەکو پیاو نییە جا ئەم تایبەتمەندیانە کە خۆی گەورە دروستی کردووە لە زاتی ئەم ئەو ئافرەت و پیاوەدا زۆر گرنگە ئەوانە شارەزاییەکیان لێ هەبیە بڕ زۆر کێشەیان لە کۆڵ دەکاتەوە بەڵام نەزانینی ئەو تایبەتمەندیانە بەڕاستی کێشە دروست دەکات یعنی خاصەتەن لە بۆ ئافرەت کاتێک کە دەبین پیاوەکەی بێدەنگە کاتێک کە دەبین پیاوەکەی زۆر قسەی ناکە زۆر هەواڵی دەرەی پێ ناڵێ یان دەبینی ئەو پیاوە هەموو قسەی خۆی بۆ ناکە وەزانی قسەی لێ دەشارتەوە دەرێ ئەتوو هیچ قسەی لە بۆ من ناکە دیلۆ ناو برادەرەکان و قسە و پێکەنین و نوکتە و پێکەنین و خۆشی لۆ لە بۆ ما ئەو قسەی ناکەی ئەو پیاوە زۆر حەزی لە قسان نییە ڕاستە لەگە پیاوان دووسێ قسەی خۆش دەکا و دادەنیشین بەڵام لەگەر مار و خێزانیدا پیاو حەز دەکات تەمەشا بکە نە قسە بکاتن جا بزانە شارەزایی لەو تایبەتمەندیانە بەڕاستی زۆر کێشە لە کۆڵ دەکاتەوە یان مەسەن ئەوەی کە گوتم پیاو بە چاوی ئافرەتی دەبینی ئەگە بەز ئافرەت بزانی ئەو پیاوە عەمدەن وە ناکە هەر بەخۆی خۆی گەورە وای دروست کردووە کە تەماشای ئافرەتەکە چاوی دەبینیتن وەڵی نە پرسی دەبینی نە کراسی دەبینی نە خەناوکەشی دەبینی ئەگەڵ لاگە چاوی بینتە خوارێ و برن کاتن جا بۆی بزانە هەر لۆ تەجروبەی خۆش
ئەوانەی دەستنە داخوازی سبحان الله ئافرەتەکە لە کراوی هەتا پێراوی تەمەشای کابرای دەکە هەموو جوان وەرە دەرێ لە کوڕەکەی بپرسە ئەرە کوو بوو یەکەم وەڵای دەرێ چاوی جوان بوو یان ناشرینم یەکەم بە چاوی تەمەشای چاوی کرد بەڵام ئافرەت وە نییە تەمەشای هەموو بەشدون بارای دەکە بەڕاستی ئەو تایبەتمەندیانە کە خوای گەورە ئێمەی لەسەر دروست زۆر گرینگە کە ئێمە کە کێشەکانمان لێ دروست نەبێ ئەم کێشانەمان لێ نەبێتە هەڵا ئەم گرفتانەمان لێ دروست نەبێتن و ئەسڵان بزانین کە ئەوە تەبیعەتی خۆمانە لێ دروستکردنە بۆی نەکەینە مشکلە لەگەڵ یەکتری خاڵێکی زۆر گرنگ ئەو خاڵی ئێستا باز دەکەم ئەم زۆر لا گرنگە ئەویش ئەوەیە کاتێک کە ژن و مێرد دادەنیشن کێشەیەک حەل بکەن نابێ کێشەکانی کۆن بەباکەنەوە بینی دیسان باسکەن بەڕاستی ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە ئەتو ئەگەر ئەو کێشە کۆنانت هەموو هیناوە گۆڕێ دیسان دانیشتی لەسەر مشکلەکانی قەدیمت باس کردەوە ئەستەن مشکلەکانی قەدیم دیسان گەرمتر دەبنەوە و گوڕتر دەبنەوە و دڵەکان عاجز دەبتەوە مشکلە نوێیەکەمان هەلە بیر چوو لە بەکەونەکان زاوە نابێ بەڕاستی زۆر پیاو هەیە مەسەڵەن کە دادەنیشیتن دەبینی چێشەیەکی هەیە لەگەر ئافرەتەکەی هەموو کێشە قەدیمەکانی تکەی بەبیر دەینەوە بەبیرت دێ ئەو هات کرد یەکسەر ئەو ئافرەتە زۆر عاجز دەبی زۆر دڵی بریندار دەبی دەرێتەوە هەموو مشکلە قەدیمەکانی لەبیر مایە و بەڵام لە حقیقەتدا ژن لە زاکرەی لەبەرکردنی کێشەکان و گەلەیەکانی پیاو زرنگتر و بلیمەتتر و حافزترن ئەوان هەموو شتی پیاویان لەبەرە واللهی لە یەکەم ڕۆژی ئەو ژنت بەزەست جیران کردووە هەتا ئەو ڕۆی کە مشکلت هەیە هەمووی لەبەرە هەموو ئەرشیفەکانی توی لە ناو مێشتی یەک دوو سێ چار بە تەعلیخ و بە زەمەن و مەکانەوە لەبەرێتی دەزانین لە چێ ئەو قسەت کردێ و لە شوێن ئەوە چ ڕۆژێکیش بووە هەمووی لە بیرە ئافرەت هەرچی قسەیەکی ڕقت پێگوتبی هەرچی دڵت شکاندبی هەرچی جارێکی بەبێ دڵی وی نەکردبی هەمووی لەبەرە سبحان الله زۆر جاران کە تەبینی ئەو ژن مێردە دانیشین کێشەیەک حەل دەکەن سبحان الله ئەو ئافرەتە هەرچی قەدیمی زاکری خۆی بەبیر پیاوەکەی دەینەوە ڕاست بەینیان ناخۆشتر دەبی هەڕاز مشکلەکە گەورەتر دەبی لێک عاجزتر دەبن دڵیان لێکتر ناڕەحەت دەبی لەبەرچی لەبەر کۆنەکەیان بەبا کردەوە زۆر غەڵەتە بەڕاستی یەک لە ئوسلوبە هەرە جوانەکانی کە ئێمە مامەڵە لەگەر کێشەکانمان بکەینەوە نابی بە هیچ زۆرێک کێشە کۆنەکان بینێنەوە ناو ئەو مەزلیسەی کە دەمانێت ئەو کێشەی تێدا چارەسەر بکەین نابی بە هیچ زۆرێک قاڵتی بەتەن ئەو مشکلانێک کۆن خوا لێی خۆشبی ڕۆی بابردی جارێککە نینیەوە ناو ئەو مەزلیسە و ئەو دانیشتنانەدا زەبڕاستی زۆر خێزان بۆ حاڵی تێک چووە زۆر ژنوێت بەو حاڵی یەکتر زیاتر عاجز بوونە کاتێک کە کۆنە قسەکانی یەکتریان کۆنە کێشەکانی یەکتریان سبحان الله هینایەتەوە ناو ئەو کێشە و ویان کرد ئەو کێشە نوێ هەر بزر بووە لە بە کێشە کۆنەکان ئەوها گەرم و گورتتر بوویتەوە و دریان یەکتر عاجز بوویتەوە خاڵێکی تر ئەمەیان زۆر گرنگە هەر کاتێک ژن و مێرد دادەنیشن کێشەیەکی یەکتر حەلکەن کە کێشەیەکیان لەبەینە دەیانەوێ ئەو کێشە چارەسەر بکەن زۆر پێویستە ئەو پیاوە چاکەکانی ئەو ژنەی بڵێتن و ئەو ژنە چاکەی پیاوەکەی بڵێتن واللهی ئەم جەوە ئەم دووسێ قسە بەفائیدە و خۆشانە واللهی دڵی ئەوەندە نەرم دەکە ئەوەندە دڵەکانیان نەرم دەکە کێشەکە زۆر بە ئاسانی حەل دەبی چۆن لە خاڵی یەکەم و دووەم گوتمان ئەگە زبانی زبرت بەکارهینە ئەگە زبانی ڕق و ناخۆش و عینادی و دوێن و فەزاعەت و قسەی بێسەر و برت بەکارهینە مشکلەکە گەورە دەبی ئەوها باسکردنی چاکە یەکتر بەڕاستی کێشەکە حەل دەکات سبحان الله کاتێک ئەو ئافرەتە بەرامبەر پیاوەکەی دادەنیشی دەڵێ دەزانی پیاوەکە ئەتوو گەورەی منی ئەتوو سەرداری منی ئەتوو هەموو کەسی منی تو داکمی بابمی عەشیرەتمی کەس و کارمی ئەتوو بابی منداڵەکانی منی ئەتوو بەقەت بەو دنیای نادەم کە ئەو قسانە دەکەی وەڵی هەرڕاست مشکلەکە حەل بووتەوە هەستن هیچکەی باز نەکە یەکسەر حەل ئەگەر پیاوەکە بڵێتە ژنەکەی من خۆشەویستەکەم ڕوحەکەم جەرگەکەم وەڵی هەر ئەتۆم خۆش دەوێت هەر ئەتوم هەی هەر ئەتوم لە ناو دڵی هەی وەڵا بەو دنیاە ناگۆڕمەوە بە هەموو ژنی دنیاە ناگۆڕمەوە کچە من ئەو هەموو مادیبوون و هیلاچێ لە بۆ چێ لە بۆ تووە لە بۆ خۆشی تووە لە بۆ کامەرانی تووە کە ئەو قسانە دەکای بڕا بکە ئەو ژنە ئەگەر هەر گلەیەکی هەبیتەوە لەیەکە نەم ڕۆی بۆ بخار و لە دڵی دەرچوو
زۆر گرینگە ئازیزانم ئێمە ئەو ئوستوبە خۆشانەمان هەبێ کە کاتێک دادەنیشین کێشەیەک حەڵ دەکەیت ئەوە زارا بەس معامەڵەیە لەگە کێشەکەی باسی کێشەکەمان نەکردووە بەڕاستی بەو شێوە عاقڵیە بەو شێوە جوانە بەو شێوە ئوستوبە بڕوا بکە کێشەکانمە لە ناو ماڵێ نامێنێت چییە بەس ئەوەی دوو مەدحی یەکتر بکەن دوو قەدری یەکتر بە بیر یەکتر بینەوە دوو حورمەت و دوو ڕێز و چاکە یەکتر بە بیر یەکتر ببینەوە يعني ولا تنسوا الفضل بينكم خۆ بەخۆی فەرمی ئەو چاکە و پیاوەتی بەرامبەر یەکترتان هەیە ئەو خۆشی خۆشگوزەرانی ڕۆژانی ڕابردووتان بەرامبەر یەکتر هەبووە بۆ بەبیر یەکتر ناینەوە زەبەڕاستی هەر کاتێک ژن چاکەی پیاوی خۆی باس کرد و پیاویش چاکەی ژنەکەی خۆی باس کرد بڕوا بکە کێشەکەیان حەل بوو تەواو بەبێ ناخۆشی و بەبێ ناڕەحەتی سبحان الله کێشەکەیان حەل دەبیتن چەند دقەیەکمان ماوە بە ئەو یەک دوو خاڵەش باز بکەین ئینشاڵڵا کۆتایی پێدەینن خاڵێکی تر ئەمە زۆر پێم مهمە قەت ژیانی خۆت مقایسە مەکە لەگە ژیانی خەڵکی ئەمە زۆر هەڵەکی کوشندەیە زۆر کاتێک کە دادەنیشی لەگە خێزانەکەت دڵژنی فلانت دیتێ ها نیو بەشنی توی تێدا نییە باشە نیو هەنچی تو گۆشتی پێوە نییە بزانە چ ژنەکە بزانە چەند بە حورمەتە بزانە سەکە ئەم قسەیە ئەو مقایسەکردنی ژیانی خەڵکی بە ژیانی خۆتان بەڕاستی ژیانتان وێران دەکات حتا ئی منداڵەکانیشت قەت نەرێ کوڕەکەت هاي عمرت نمينة تماشى كوري فلان كل تسن نزيبة تسن محترمة أو زور أو كرتوش عقد بغض ذكاء يعني بريك سكت بري أتو كتسي ها أتو دزاني حرمتي داك بقري بزانا أو كتسي فلاني كوا بابا تدخل مالي فلاني ني والله احتمال أو كتسي زور خراتر بلا كتسيتو بلام خوا وانا أشكراي كان وشيتو زبوي قدنا كي مقايسة جياني خوتان بجياني خلطي بكن أما جيان تان ويران دكاتن براسي شيان ويران دكاتن براسي حالتي نفسي دروني معقد بيدا دكاتن حتى ركن لما لقاش دبيتوا زبوي هيس كاتك حتى جنيش نبي بليت بياوكي اتو بياوي تخوا ها برو تمشي بياوي بك تمشي زيلانا ما ممكن تمشي براد بك زور دار براد دي تسنر محلمه براد دي تدر مرحمه براد دي سبحان الله نالي لا بقصي بران برشنكاني هاو مستمر لخدمتي مارو مدارجي هر ديان قريتن بياسيان بيدكا وسفريان بيدكا قلت تسواني تمارج يعني برايه وجني زبراسي زور يعني زور مهمة مقايسة يعني خمان يعني خلشي نكي كأم مقايسة كردنا براسي يعني طال دكا ومشكلة كانش قورة تردكاتن يك خالي آخري بعض كم كوتاي بيدين أويش أويا هر كاتك دانيشتي لقر بياوكت يعني لقشنكت بو أي شيء حل بكن زور جرينجا وانا زاني او بياوكا يانجنك هردوشيان وانا زاني كبال او لسر حقا اما زور هلا يشكشين دايا يعني استا بياوكا دابنيشي وبزاني بس او لسر حقا تو حذرت من حقي شي كل بي اعترامناك لبرو اعترامنا هل لسر حقهم إيه باشا أجر أتو هل صار حق بي مشكلة حلنا بيتن أصل حلنا بيتن أدي لو بيتا مشكلة ديارش يكتان لسنا حقا لو مشكلة كبيدا بوا وجنش وبزاني نخير أصلا هيس قصورية تشينيا بس بياوكينا حقا اشتوانية باب اشتوانية نقوري أدي مادام أوها ريكو بيكن حردو قد صار حقا أدي أوها مقارقارو قرم بينو بردت عند تسيلا مالي أي بوش يعني يكتر تان تال كردوا بوش يعني من دالكان تان تال كردوا زبوي زور هلاي كوشينديا هر كاتي كوا جنيان بياو وبزاني لحامو مشكلة كان أو لصر حقا أو الطرف مقابل لصرنا حقا زبراسي أما بمزور التصورة بمزور روحيانة قد مشكلة ماري حلابي أقرأ من دابنيشم وبزام هل لصر حقهم بشفري هر فيلة بشفري هر بزنة لكواتشنا كم تبقى قرب حتى يوارد صير خوي بهرم من لصر حقهم يعني بالمقابل جن وبزاني بس أولى صار حقه بياوك دائما همو كان لنا حقه أو شهر بوشي وش حنا بيت زان براسي مسألة زور جرينجا أو زانيني معاملة كردن لقد شكاني خومان تقريبا هجد نقطة إن شاء الله أجر خوا عمر باقي لرمضان وكنال سبيدا يك لو مشكلة أنا باسكلو وزور بزواني وبتفصيليشم باسكلو خال هجد خالة ما يدوارم إن شاء الله استفادة لي بكن خوي جورهم لايك موفق بكاتن دوباره سباسي ودا كم بجو قرتنتان خوي جور الزاي خيري هم لايك بداتوا لخوي جوري بالا دز دعوا كارم كإن شاء الله بزوترين كات أو نارحتي أو
ئەو ناخۆشیە و ئەو کرنتیەمان لە کۆر دەبێتەوە ئینشاڵڵا ئەو ڤایرۆسەش دەڕوا ئینشاڵڵا لەگەر هاتنی ڕەمەزان یەک ڤایرۆس نامێنێ ئیتر دەرکەی مزگەفتەکان دەرکەی ئەو جەماعەتە و تەراویحەکان ئەبێتەوە و بە پشتیوانی خوای گەورە تر هیوادارم هیچ خێزانێک غەم و پەژارە و ناڕەحەتی نەبێت هیوادارم خوای گەورە بە فەزل و گەورەی خۆی دڵی ژن و مێردەکان لە بۆ یەک بینی و نێزیکتر بکە پڕ بکە لە مەحەبەت و خۆشەویستی و ژیانێکی پڕ کامەرانی خۆشی ببەخشیتە هەموو لایەک وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه